من عاشقم خۆشەویستەکەم لێون بووە من ئەمەوە داستانە تۆ مارکەمە یاوار وڵی ناوکەم بیرجۆتەوە عشقەکەمی لێ خواگە لێ زۆرم خۆشی حەزەکەمە جێگەڵم جا بەچی بزانم عشقەکە لە کام بووە محتەلی کە 2 دقەی کاگەمە ئەوێ باشە؟ ئەمرکەم چیدانێ چیتان پێویستە وڵی برات هایسە ئەو قەنەهارە نەگیراوە 15 وەرەقە داواکە مقیری سیای لێەکە ماڵە ئەوانە ئەو کاتێک کاکە وعد بێژنێ بە خۆمێنم و ڕۆبعشتێکی بۆ تۆ هێنم عاجیتە باو نازم باوکە ڕابە مریشکی کردیان ڕابەژنی ئەنجیەوە وەکسەکەی ئاغای لێ ناتبێ باوە بابە نەوە باشەوە عوسمان لەوە چێ جۆزی وەستا بێ بۆ خۆتەڕ نەبووە دەمێکە قسەی لەگەڵاکەم دینا قسم بۆی کردووە ئێستا خۆم قسەی لەگەڵاکەم نازەمەڵی دەبێ بەڕادی ئەوم لێ تاریخە دەرچینەوە من چیە دژدان بەرە ئاغا بۆ خەڵکی پرۆگرامی گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو